یەکەم جارە لە هەرێمی کوردستان حیزبێکی سیاسی دژی ساختەکاری لە هەڵبژاردن بڕیارێکی گرنگ بدات و یەکەم جارە حیزبێک سەر ڕای بەدەستهێنانی کورسی بەڵام بەهۆی ساختەکاری ڕەتی بکاتەوە بچێتە نێو پەرلەمانێکی ساختەوە. ئەم حیزبە کۆمەڵی دادگەریە. کۆمەڵ هەمیشە بە نادادی و نایەکسانیدا هەڵشاخاوە و بە بڕیاری نەچوونی بۆ پەرلەمانیش بە هەمووانی وت پێویستە لێرەدا ساختەکاری بوەستێت. ئێمە دیارە ئەو نەتایجانە کە سەیرەکەین، ئەو ئەنجامانە کە سەیرەکەین. ئەمان نەهاتوون هەموو لایەنەکانی تر سفرکەن، لایەنەکانی تر سفرکەن جگە لە خۆیان و دەنکە ئەوە زۆر کەشفە، ئەوە ناکەن. بەڵکو هاتوون چۆن مەسلحەتی ئیشی خۆیان ئەڕوا و حتا وایان کردووە حیزبی دەسەڵاتی شەبێ و معارەزە شەبێ و کورسیشی هەبێ، بەڵام معارەزەیەکی گوێ لە مستی خۆیان و لایەنەکانی تریش بە پێی قەرابەت و نزیکیان لە خۆیان کورسیان بنێ. هیچ لایەکیان کۆمەڵیان بە دۆستی خۆیان نەزانیوە و ئەو کەسانی دیزاینەکەیان بۆ کردوون کۆمەڵیان بەز نەبووە و ئێمە ناشمانەوێ بە حیاتی هیچ کاتێک داوای خێر لە کەس ناکەین. ئێمە دەنگی خۆمانمانەوێ. ئێمە لە قۆناغەکانی ڕابردوو دەنگەکانی خۆمان لە هەڵبژارەکانی پێش ئەم بابەتی بایۆمەتریە دەنگەکانی کۆمەڵ دەنگەکانی خۆی هێنا، بەڵام لایەنەکانی دەسەڵات دەنگی خۆیان بەرزە کردەوە، نیسبەی دەنگدانیان بەرزە کردەوە زۆر بۆ ڕێژەیەکی فەوقی. ئێمە نەیانەتوانی دەستکاری، بەس ئەم جارە دەستکاری دەنگەکانی ئێمەیان کردووە و ئێمە لە خۆمانەوە ئەم قسانە ناکەین. ئێمە ئەزانین چەند کەس چەند هاوڵاتی لەم هەرێمی کوردستانە کە مەوجودن دەنگیان بە ئێمە داوە. ڕۆژی 23 ئەم مانگەر سەرکردایەتی کۆمەڵی دادگەری لە هەولێر بە سەرپەرشتی ماوە ساڵی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کۆبوونەوە. ئەندامێکی سەرکردایەتی بەشدار لە کۆبوونەوە کە ئاشکرای دەکات کۆمەڵ پلانی دوای ئەو بڕیارە چارەنووسسازەی دادەڕێژێت. کۆمەڵی دادگەری قەناعەتی وایە ئەبێت لە قۆناغێکە حیزبێک بڵێت بە یەکێتی و پارتی بوەستن و ناشرینەکانیان نیشان بدەن، چونکە بەڕاستی ئەوە 30 ساڵ زیاترە بە ناشرینی بە تەزویل حکمی ئەو خەڵکە ئەکەن. ئەبێ حیزبێک بڵێ بوەستن، ئەبێ حیزبێک بەڕاستی هەڵوێز وەرگرێت، چونکە ئێمە لە ساڵانی ڕابردووە زۆر قسە کراوە، زۆر بابەت باس کراوە، زۆر ڕێپێوان کراوە، باوڵێ ناڕزایەتی دەربڕێنراوە. ئێمانە هەمووی بە قسە بووە. ئێخۆ ئەبێ لە کۆتاییە حیزبێک بێتە دەنگ بە بڕیار بە عەمەل بە کردار ئەم ناشرینانە دەرخا، چونکە لە کۆتاییە بەڕاستی ئەبێ ئیلادەی خەڵکێک دەرکەوێ کە ناڕازیە بۆی کە لە دەرەوەی کوردستان دیزایانی حکومڕانی کوردستان بکرێت، چونکە بەڕاستی کۆمەڵی دادگەری بە ئاگای لەوەی کە لە مێژوو و لە ڕابردووی میلەتی کووردا ئەوەی کە کوردی نەگەیاندوتە هیچ مەبەستێکی استراتیجی، ئەوەیە بەڕاستی لە دەرەوەی ئیلادەی خەڵکی کوردستان بڕیار لەسەر چارەنووسی خەڵکی کوردستان دراوە. کۆمەڵی دادگەری پێشگر و پاشگیری هیچ حیزبێکی نێوخۆیی و دەرەکی نییە، هەمیشە خاوەنی بڕیار و هەڵوێستی خۆی بووە و هیچ کاتێکیش نەچۆتە نێو ڕێکەوتنێکی سیاسی بۆ دابەشکردنی کورسی پەرلەمان. لەبەرەوەشە هەمیشە کۆمەڵ لەسەر هەڵوێستەکانی بە ئامانج گیراوە، بەڵام کۆمەڵ ئەوەی بەلایەوە گرنگ بووە ئەم ڕێگە ڕاستە بووە کە لە خودا و لە خەڵکی نزیکی کردوتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.